هەست دەکەم لە ئێستا بەدواوە ئێمە بەرەبەرە دەچینە ناو کۆرسێکی تازەوە کەم کۆرسە لەبارەی ئەم جارە مرۆڤەوەیە وەک بوونەوەرێکی ئاگام. ئەوی تر باسمان لە مرۆڤ کرد وەک زیندەوەرێکی ناتەوە، وەک زیندەوەرێک. ئەگەر مرۆڤ زیندەوەر بێت چی؟ ئێستا دەڵێن ئەگەر مرۆڤ ئاگامەند بێت چی؟ ئایا ئاگامەندی چییە؟ ئایا ئاگامەندی لە ناو جیهانی زیند و نازیندوەکانە هەیە؟ ئایا بەردێک بوونەوەرێکی ئاگامەندە؟ ئایا پشیلەیەک بوونەوەرێکی ئاگامەندە؟ و ئەمانە چ زیندوەکان چ نازیندوەکان هەرێکە یانی دوو جیهانن کە لێرە هەن و لەناو ئەو دوو جیهانە یەک بوونەوەری ئاگامەند هەیە کەویش لە ناو زیندەوەرێکی ناتەواوایە وەکە ئێمەی. کەواتە ئەگەر ئێمە بیر لە ئۆنتۆلۆژیای مرۆڤ بکەینەوە، پێ کاتە وجودیەکەی مرۆڤ بکەینەوە، مرۆڤ ئەوەی کە ئێمە پێی دەڵێن مرۆڤ تەنها ویستێکە، ویستی هەڵبژاردن لە بینی چیە؟ لە بینی ئەوەی بچێتە ناو جیهانی بوونەوەرە ئاگامەندەکەوە یا جیهانی زیندەوەرە. و لە ناو ئێمە کەواتە لە ئێمە دوو جیهان هەیە. ڕام دوو جیهانە تۆ دەتوانی زۆر بە ئاسانی ئەزموونی کە، یعنی دەتوانی هەستکەی لە کامیان هەیت. وە مرۆڤ کێیە؟ مرۆڤ ئەوەیە کە دەتوانێت لە بینی ئەم دوو جیهانە اختیارکە، دەتوانێت هەموو کاتێ اختیارکە لە کامیان هەبێت. دەتوانێت لەو شوێنە کە ئەگەر لەو شوێنە کە لە ژێر فرمانی جیهانی زیندەوەرەکانایە لەگەڵ لەلایەکی ترەوە ئاگامەندەکەی لە ژێر فرمانی جیهانی ئاگامەندەکانایە کە جیهانێکە ئەمان دەتوانین بەڕاستی پێی بڵێن جیهانی ئاکار. کاتێک کە دەکەوێتە نێوان دوو فرمان کە دەکرێت لە بینی ئەم دوانە لێکدژ بێت، یەکێکیان بڵێ بیکە فرمانەکە بە ئەرێ بێ، یەکێکیان بە نەرێ بێ، لەم دۆخە ئینسان اختیار دەکات فرمانی زیندەوەرەکە جێبەجێ بکە یا فرمانی ئاگامەندەکە. لەو کاتە ئاگامەندەکە بێ یا زیندەوەرە. و ئەوەی سەیرە ئەوەیە کە مرۆڤ یعنی ئەوەی لە مرۆڤ هەیە، ئەو بوونەوەرە ئاگامەندەی لە ناو مرۆڤ هەیە، تا ئێستا ئەوەندەی کە مرۆڤ ئاگاداری گردوونە لە جۆرەکەی خۆی نییە، تەنها یەک جۆری، یعنی جۆری تری ئەم بوونەوەرە ئاگامەندە تا ئێستا کەشف نەکراوە هەبێت. زۆر جار لە ناو فیلمەکانە شت دروست دەکەن، بوونەوەری تری ئاگامەند دروست دەکەن کە بڵێ دێن لەگەڵ ئەم بوونەوەرە ئاگامەندەی سەرزەویان جەنگ بکات. و ئەمە جۆرێک لە کێشەی ناوەتەوە بۆچی لە بیرکردنەوەی ئێمە. مناز دەکەم تیۆری پەرستەندن زۆر سوودی وەرگرتووە لەوەی کە ئەم بوونەوەرە ئاگامەندە تەنها یەک جۆریەیە کە ئێمەین. لە کاتێکا زیندەوەرەکان کۆمەڵێ جۆری زۆریان هەیە کە هەرێکە جیهانێکی هەیە. بەردەکان یا ئەوەی توخمە سروشتیەکانەوەی کە بوونەوەری فیزیکین هەرێکەیان کۆمەڵە جۆری هەیە، هەرێکەیان جیهانی خۆی هەیە، هەرێکەیان نەریتی خۆی هەیە. بەڵام ئەم ئاگامەندە
تەنها خۆی تاقانەیە لە ناو ئەو جیانە ئەم گردونەی کە دوو جۆر لە بوونەوەری تایە، بوونەوەری زیندی و نازیندوو. ئەو لە ناو ئەمانە تاقانەیە وەک بوونەوەرێکی ئاگامەند. و ئەم بوونەوەرە ئاگامەندە ئیمکانی وەکو وابێ ئیمکانی بوونی نەبوایە ئەگەر باتایە و لە جەستەی زیندەوەرێکی ناتەواوە دەرنەکەوتایە. ئایا بوونەوەری ئاگامەندی تر هەن؟ ئێمە ناتوانین وەکو بڵێ بە شکلێکی تاقیکاری، ینی وەکو بڵێ بوونەوەرێکی ئاگامەندی ترمان بینی بێت لە جۆرێکی تر بێ بڵێن جۆرێکی تریشەیە. ئێمە نەمانتوانیوە تا ئێستا بگەین بەوەی کە بوونەوەرێکی ئاگامەندی تر لە وەکو خۆمان کە ئاگامەند بێ بەس لە جۆرێکی تر بێ بدۆزین. لەبەرەوە ئێمە وەکو مرۆڤ وەکو ئەوە وایە لە گیانێکی ترەوە تبین، وەکو ینی ئێمە وەک بوونەوەرە ئاگامەندەکە وەک وایە لە گیانێکی ترەوە تبین، وەکەوتبینە ناو گیانێک لە ڕێگەی زیندەوەرە ناتەواوەکەمانەوە کە سەر بەم گیانەیە کە ئێمە تێکەوتوین، لە ڕێگەی ئەوە کەوتنەتە ناو گیانێک کە گیانی ئێمە نیە. ئەلێرەوە جۆرێک لە دیالکتیک دروست دەبێت لە بینی ئاگامەندەکە و زیندەوەرەکە. ئاگامەندەکە دەیەوێ ئەو گیانەی کە سەر بەو گیانەیە، سەر بە گیانی ئاگامەندەکانە، دەیەوێت لە ناو گیانی زیندەوەرەکان و نازیندوەکانە گیانەکەی خۆی دامەزرێت. و ئەمە دەکات لە ڕێگەی ئەوە کە دەیکات ئێمە دەتوانین لەو بوونەوەرە تێبگەین، لەو ئاگامەندە تێبگەین. تاوان ماهیەتی چیەتی نازیندوەکان هێزە، یعنی ئەوەی حکمی گیانی نازیندوەکان دەکا هێزە، ئەوەی حکمی گیانی زیندوەکان دەکا زیندویەتیە. یعنی ماهیەتی هەر زیندەوەرێ چێتیەکەی زیندویەتیە، بەوە زیندووە، بەوە دەتوانین پێی بڵێن زیندووە. و ئەوەی ناو گیانە مادیەکەش هێزێکی بەهێز وجودی بێ. جۆرێکی تر لە ئاگامەندەکەش چێتیەکەی ئاگامەندیە. و ئەم بوونەوەرە ئاگامەندە بەوە بوونەوەرە کە ئاگامەندە، ئاگامەندی تایە. تەبەن ئەم گیانانە بڵێن گیانی هێز نەریتی خۆیەیە، فرمانی خۆیەیە، دەکرێت ئەمە شتێک بەکاربێنین لێرە ناوی بنین ڕۆحی بڵێن هێز، دەتوانین ئەویتر ناو بنین ڕۆحی زیندوو، یعنی ئەوەی کە حکمی گیانەکە دەکا فەرمانەکان دەنێرێ. یعنی فەرمانڕەوای ئەم گیانانە هەرێکەیان چێتیەکە، بەڵام ئەوەی هیچ گیانی بوونەوەرە ئاگامەندەکەی ناو مرۆڤ، یعنی ئەوە حکم دەکا، ئەوە ڕۆحێکی ئاگامەندە، یعنی ڕۆحێکی زیندوو نیە، ڕۆحێکی ئاگامەندە. ڕۆحی زیندوو فرمان بە زیندەوەرەکان دەدا، ئەوانەی کە چێتیەکەیان زیندویەتی. ئێمە وەک جەستە چێتیەکەمان، چێتی جەستەمان زیندویەتیە، بەس چێتی ئاگامەندەکەمان زیندویەتی نییە. هەرەمەیە لە کۆنەوە ئەو فکرەیە دروست بووە باشە ئینسان چارەنووسەکەی چییە. هەر ئەوەی ئەو فکرێت لە دروست بووە کە مرۆڤ لە ڕۆح و جەستەیەک پێکاتووە، جەستەکەی دەڕواتەوە دەبێت، بەڵام ڕۆحەکەی لە جەستەکە دەردەچێ و دەبێت. و ئەمەی کە من لێرە باسی دەکەم بەو شێوازە تعبیری لێکراوە، گزارشی لێکراوە. و ئەمان لە فەلسەفەشا بامان شێوە، یعنی ئەم لە ئاینە، ئەم لە فەلسەفەشا بەم شکڵە بە گزارش شتێک
ئاوا گزارشی لێ کراوە کە ئەمە مرۆڤ وەکو وایە ڕۆحێکە بوونەوەرێکی ترە بە ناوی ڕۆحەوە هاتبێتە ناو ئەم بوونەوەرێکی و لە لەحزەیەکە کە ئەم نامێنێ ئەو دەتوانێت گیان بێت. طبعا ئەمە لە فەلسەفا زۆر باسیەوە دەکرێت ئایا جیابوونەوەی ئەم دوو بوونەوەرە جیابوونەوەیانە یانە. و ئێمە ئێستا لە ناو ئینسان مرۆڤ ناسیین و ئێمە بەبێ ئەوەی مرۆڤ بناسین ناتوانین بیر لەوە بکەینەوە ئەرێ چۆن پەروەردەی بکەین. لەبەرەوە من ئەم کۆرسەی کە ئێستا هەیە وەک کۆرسێکی مرۆڤ ناسی بەردەوام دەبین، دوای ئەوە ئەگەر ویستمان درێژەی پێ بدەین دوایەوە مرۆڤمان ناسی و گیانەکەیمان ناسی، بوارەکانی پەروەردەی ئەم مرۆڤەمان بینی کوێیە و ئەوەمان زانی کە چی پەروەردە ناکرێت لە مرۆڤا و چی پەروەردە دەکرێت لە مرۆڤا. ئەو کاتە دەتوانین بیر بچینە ناو ئەوەوە کە ئێمە ئەم مرۆڤەی کە هەیە چۆن پەروەردەی بکەین. یعنی ئێستا ئێمە لە ناو پرسیاری چیایە؟ ئەم مرۆڤە چییە کە دەمانەوێت پەروەردەی؟ و من لێرەوە ئێمە بەرەو ئەوە دەڕۆین کە ئینسان جارێ لە لامان ڕۆشن بێتەوە و ئینسان خۆی یعنی توانای ناسینی نەکرد، خۆی شتەکانی دەوروبەری هەیە، بەڵام هەست دەکەی ئەوەندەی مرۆڤ شارەزایی و زانینی هەیە بەرامبەر شتەکانی دەرەوەی خۆی بوونەوەرەکانی تر، هەست دەکەی هێشتاکو مرۆڤ ئەو جۆدە پێویستەی نەکردووە بۆ ئەوەی خۆی بناسێت. سەبەبە دەکەی چی بووە؟ سەبەبەکەی ئەوە بووە ئەم ئاگامەندە بەردەوام بابەتێک لە بەردەمیا هەبووە، ئەم بابەتە لەگەڵ ئەم بابەتە ئاسەقاوە. تەنانەت کە لە مرۆڤ کۆڕاوەتەوە وەک زیندەوە لێ کۆڕاوە. یعنی ئێمە کە دەچینە ناو بایۆلۆجیۆ، بایۆلۆجی چۆن باسی مشکێک دەکا ئەوە باسی مرۆڤێکیش دەکا، یعنی باسی زیندەوەرەکە دەکا و باسی ئاگامەندەکە ناکا. و ئێمە کاتێ باسی زیندەوەرەکە بکەین باسی ئاگامەندەکە نەکەین، یعنی زیندەوەرەکە بەبێ ئاگامەندەکە، ئایا ئیمکانی ئەوە دەبێت ئێمە بتوانین بڵێین مرۆڤ لە زنجیرەی پەرەسەندنە کە تیۆری پەرەسەندن باسی دەکات دوا زنجیرەی ئەو پەرەسەندنێ؟ ئایا مرۆڤ کامنانی وەکو بڵێ بە تواناترینی زیندەوەرەکانە؟ یعنی ئەوەی کە لە زیندەوەرە ئیمکانی هەیە هەبێت مرۆڤ لە هەموو زیندەوەرەکانی تر زیاتر لەوانی تایە؟ چونکە ئەگەر لە بڵێن پرۆسەی پەرەسەندنەکە دوا حەڵقە بێت دەبێت کامڵترینی زیندەوەرەکان لەو هێزوو توانایانەی کە هەیە. بەس ئایا مرۆڤ وەک زیندەوەر کامڵترینی زیندەوەرەکان؟ و ئەم پرسیارە زۆر کێشەدارە. کاتێک ئێمە مرۆڤ بە زیندەوەر دانین کێشەی گەورەمان بۆ دروست دەبێت. کێشە گەورەکە لەکوێیە؟ کێشە گەورەکە لەویانە کە ئینسان تەواوترە، مشکلەکە یعنی کێشەکە لەویایە کە ئینسان نوقسانترێ. یعنی ئینسان لە ناو زیندەوەرەکانە مرۆڤ ئەگەر وەک زیندەوەر بیبینین بەبێ بوونەوەرە ئاگامەندەکەی ناوی، ناتەواوترین زیندەوەرە لە ناو زیندەوەرەکانە، نەک کامڵتر. هۆکارەکەی چییە؟ هۆکارەکەی ئەوەیە لە زیندەوەرەکانی ترا کە گرنگترین شت هەیە کە لە مرۆڤ نییە وەک زیندەوەرە گەرزێت، و ئەوەی گرنگترینە لەوانە هەیە بەبێ ئەوە ئیمکان نییە نەفرمانی پاراستنی جۆر، نەفرمانی پاراستنی تاکارکە، و بەبێ ئەوە ئیمکان نییە
تواناکانی ئەو زیندەوەرە کە لە ناو بوونە جەستەیەکەیە هەیە بوونە بایۆلۆجیەکە هەیە بکەونە کار بۆ پاراستنی خۆی و پاراستنی جۆرە و ئەمەی کە لە تواناکان گرنگە لە هەموو شتەکانی تر گرنگترە لە ناو ئەم زیندەوەرە ئەمە لە ناو کە مرۆڤ لەدایک دەبێت یانە ئەی ئەوە چییە؟ ئەوە نەریتە بۆ ئەوەی زیاتر ڕوونی کە تۆ هێزێکت هەیە و ئەم هێزە کارێکی پێ دەکرێت بەبێ بوونی نەریتێک ئەم هێزە ناتوانێت کار بکات هێزەکە هەر چەندێک بێت لە ڕێگەی ئەم نەریتەوە ئەم هێزە دەتوانێت کارێک بکات ئەم هێزە دەتوانێت وێران کرد بێ بەس ناتوانێت کارێک بکات یعنی ناتوانێت ئاراستەیەک وەرگرێ کە ئامانجێکی دیاریکراو هەیە بیپێکێ مۆلمونە جەستەیەکی گەورە هەیە کە هێزێک توانایەکی زۆری جەستەییتیایە بەڵام نەریتێکی نییە بۆ ئەوەی ئەو هێزە بەکار بێنێ بۆ نمونە بۆ ئەوەی دەستی بۆشێنێ ئەو هێزە بخاتە ناو دەستیەوە و کارەکەی پێ بکات ئەو کاتە ئەو نەریتە نەبوو ئەو هێزە لە وجودەکەی لە قووەوە بالقووە نابێ فعلی نابێتەوە و بە نەریتێک ئەمە فعلی دەبێتەوە کارا دەبێتە هێزە یعنی وەکو وایە گۆریلایەکە بێ بەڵام نەریتی نەبێ بۆ ئەمە ئەو کاتە گۆریلاکە هەرچەند دەرجەتەکەی ناوی بە هێزە بەس نازانێت دەستی بجوڵێنێتەوە یاچ ئەو هێزە بەکار بێنێ بۆ بەرگری بۆ ئەوەی کە جەنگەکەی پێ بکات خۆی پێ بکات کە بەبێ نەریت ئەم هێزە کار ناکات کە بەبێ نەریت کاری نەکرد کەواتە نەریتەوە وا لە هێز دەکا کە بتوانێت کارەکەی خۆی بکا بە شکڵێکی منەظەم بۆ جێبەجێکردنی دوو فرمانەکە کە لە ناو ژیانی زیندەوەرە تەمان لە ناو ژیانی نازیندوەکانیشا بە ئەمان شێوە و دوو فرمانە هەیە و ئێمە وابزانم لە کۆرسەکە باسی گیانی نازیندوەکان زۆر بەکەمی کرد بەڵام لەوانیشا بە ئەمان شێوە و دوو فرمانە هەیە بەڵام فرمانی پاراستنی تاک و فرمانی پاراستنی جۆر پێکەوە یعنی بەجیانین وەکەوەی لە زیندەوەرایە یعنی مادە کە فرمانی پاراستنی خۆی جێبەجێ دەکات لە ئەمان کاتا فرمانی پاراستنی جۆرەکەشی جێبەجێ بۆ نمونە توخمێک لە توخمەکان کاتێک لە ڕێگەی گەرما و سەرما و ئەوانەوە جۆرێک لە ناوکەوت و دەرکەوت بە توانەکانی دەکا بۆ ئەوی وەک خۆی بمێنێتەوە لە ئەمان کاتا چی دەکا خۆشی دەپارێزێ و جۆرەکەشی دەپارێزێ وەک ئەو توخمە بەڵام لە ناو گیانی زیندەوەرەکانە جۆرێکی تر یعنی بۆ پاراستنی جۆر بارگەکان پێویستە دوو بوونەوەری بارگە جیا بارگە پێویستە بەڵام لە مادەیەکە کە هەیە بڵێ قورقوشمە فلانە فیسارە و توخمانێکە هەن ئەمانە لە دەوروبەری جیاوازە شکلی خۆیان ینی وەکو بڵێ سیستەمێکەیە لە ناویانە دەرکەوت و ناوکەوت بە توانەکانیان دەکات بۆ مانەوەی خۆیان لە ئەمان کاتا ئەمە بۆ پاراستنی جۆرەکەش یعنی ئەگەر توانی خۆی بێڵێتەوە جۆرەکەشی توانیوە بێڵێت هەر ئەوەشە ئەوان تەمەنێکی زیاتریان هەیە ینی پارچە ئاسنێک پارچە توخمەکان تەمەنیان وەکو بڵێ زیاترە لە تەمەنی هەر زیندەوەرێک لە زیندەوە و تەمەنی زیندەوەی جۆرەکەی خۆی دروستکاتەوە پێویستی بە دوان دەبێت کۆ ببنەوە بۆەوەی نەوەیەکی تازە ینی سەر لە نوێ دەبێت شتێک بێنەوە بوون بۆەوەی ئەو نەوە تازەیە درێژە بە جۆرەکە بدە بەڵام لەوی ترا نەوەخستنەوە نییە ئەو شتە هەیە ئەو شتە نەمای تر نامێنێ ینی ئەوە نییە لە دانەیەکی تری جگەل لە خۆیان جۆرەکەی بدات بەڵام ئەمە لە بەشەکان یا جۆرەکەی خۆی دەپارێزێ بۆ نمونە یعنی ئاسن
ئەگەر پارچەیەکی بچووکیشی بمێنێتەوە جۆرەکەی خۆی پاراستووە، ینی ئەگەر ئەو ڕێژە زۆرەی کە لە ئاسنکە هەیە ئەگەر بێت و لە ڕێگەی تەقینەوەەوە تۆ ستراکچەرەکەی ناوی تێک بشکێنی، ئەگەر پارچەیەکی بچووکیش بمێنێتەوە هەر جۆرەکەی خۆی وەکو جۆر خۆی دەبارێت. بەڵام لە ناو زیندەوەرەکانە ئەمە بەو شێوەیە. تەمانەم لەبەرەوە لەوێ فرمانەکانان، بەڵام فرمانەکان فرمانی هێزن و ئەوەی حکمی ئەو گیانە دەکا هێزە، ئەوەی حکمی گیانی زیندەوەرەکان دەکا زیندویەتیە و ئەم زیندویەتیە فرمانەکانی خۆی دەنێرێ بۆ زیندەوەرەکان و زیندەوەرەکان جێبەجێیان دەکەن بۆ ئەوەی ئەم خۆیان پارێزن ئەم جۆرەکەی. تەبعاً لە ئاگامەندەکانیش کە تا ئێستا بەس مرۆڤ دیارە لەو جۆرەکانی تر دیانی، ئاگامەندەکان ئەوانن کە فرمان لە ئاگامەندی وەردەگرن، ئەو ڕۆحە ئاگامەندە کولیەی ئەو گیانە و فرمانەکانی ئەو فرمانی جیاوازن، ینی فرمانن وەکو فرمانەکانی ئەو ڕۆحە ئاگامەندە فرمانەکانی زیندەوەرە ناتەواوەکە نییە. و مرۆڤ زیندەوەر لە ڕێگەی پاڵنەرەوە کار دەکات، یعنی کاتێک کە نێرومەیەک جوود دەبن فشارێک پاڵنەرێک هەیە پاڵیان پێوە دەنێ و فشاریان لەسەر دروست دەکات، ئەمانە و فشارە بۆەوەی لەسەر خۆیان لابن کۆ دەبنەوە، ئەوان ئاگایان بەوە نییە کە لەمە نەوەیەک دەکەوێتەوە جۆرەکە دەبێت. و ئەمە هیچ زیندەوەرێک نییە ئاگامەند بێت، یعنی بە ناچاری شتێکت دەیکەن، یعنی ڕوحە زیندووەکەی زانە ئەو گیانە کارەکەیان پێ دەکات بەبێ ئەوەی ئەوان بزانن کەوە دەکەن. هیچ زیندەوەرە وەکوتم وشیار نییە بەوەی کە فرمانی پاراستنی جۆر جێبەجێ دەکات. ئەو تەنها ئەوەیە پاڵنەرێکەیە پاڵی پێوە دەنێ بۆ کۆبوونەوەکە و دوای ئەوە دۆخەکەی ئاسایی بوویەوە و فشارەی لەسەر نەما تەواو وەکو وابێ ئامانجەکە لای ئەو نەمانی فشارەکە، نەک ئەوەی کە نەوەیەک بکەوێت، نەک ئەوەی کە جۆرەکەی پارێزێت. ئەمە ئامانجی ڕۆحی گیانەکەی، ئەمە ئامانجی زیندەوەرەکە نییە. لەبەر ئەوە ئەم ئاگامەندیە ممکن نییە لە ناو گیانی زیندەوەرەکانە بەهۆی ئەوەوە کە ئەم زیندەوەرە لەگەڵ بیئەیەکی سەختا مامەڵە دەکات و جیناتی دەگۆڕێت و ئیتر توانایە وەردەگرێت کە عەقڵە، توانای عەقڵە. یعنی مرۆڤ زیندەوەرێکی عاقڵە، یعنی چی؟ یعنی توانایەک ئێزافە بۆ دەسێت. مرۆڤ زیندەوەرێکی عاقڵ نییە، بە توانایە کە توانایەک خراوەتە سەر ئەستۆی. مرۆڤ پێگاتەیە کە لە بوونەوەرێکی ئاگامەند و زیندەوەرێکی ناتەوە. مرۆڤ بۆچی زیندەوەرێکی ناتەوە؟ لەبەر ئەوە مرۆڤ کە دێتە بوون نەریتی بۆ ناگوازێتەوە بە شکلێکی بایۆلۆجی، بۆ ماوەی بایۆلۆجی. بۆ نمونە باڵندەیەک هەیە، ئەم باڵندەیە بەر لەوەی هەلکەکان دادەنێ خواردن بۆ ئەو جوچکانە دەشارێتەوە لە شوێنەکە و دواتر جێیان دێڵێت و ئەم هێلکانە دەتروکێت، ئەو بێچووەکان دێنە دەرێ، بێچووەکان دەچن لەو شوێنەی خواردنەکە دایکەکە شاردوویەتیەوە ئەو خواردنە دەدۆزنەوە و دەیت. تەمان دواتر ئەمانی شەڕوان. ئەی ئەمە لەکوێوە ڕوویدا؟ ئەمە بێگومان یعنی بە شکلێکی بۆ ماوەیی لە ناو وجودی ئەم بێجوانە هەیە کە ئەم هەڵس و کەوتە بکەن، بچن ئەوە بکەن. وە شتێکی ناچاریشە، بە ناچاریە بەدەکرێت. بەبێ ئاگامەندی ئازادی وجودی نییە، یعنی ئازادی لە مەملەکەتی نازیندوەکان و زیندوەکانە وجودی نییە، ویست وجودی نییە، بیکەم یانێکە اختیار نییە. و ئەو
گیانە گیانێکە بوونەوەرەکانی نە ئاگاماندی دەتوانێت بدا بە بوونەوەرەکانی، نەویست دەتوانێت بدا بە بوونەوەرەکانی، نە ئازادیشی تایە. و زیندەوەرێک وەک زیندەوەر ئەمانەی تایە. و ئەم گیانە گیانێکە یانی بوونەوەرەکانی بە ناچاریەکی سروشتی ئەو شتە جێبەجێ دەکەن. اختیار نییە من جێبەجێ بکەم یانێکە. و لە ڕێگەی کۆمەڵە پاڵنەر و فشارەوە ئەم وەکو مەکینەیەک ئیش دەکات. تۆ ناتوانی بڵێ یانی بوونەوەرێکی ناو گیانێکی ئاگامەند کە توانای داهێنانی نەریتی هەیە، ویستی هەیە، دەتوانێت ئازادانە اختیارکە، ئاگامەندە بەوەی کە ڕوو دەدا، و شتێک ئەنجامەکەی نەزانێ نایکا، حیوانێک ئەمە نازانێت، زیندەوەرێک ئەمە نازانێت ئەوەی دەکا ئەنجامەکەی چێتە ناو فشار لادەکا، ئامانج بوونی نیە لەناو حیوان. یانی زیندەوەرەکان ئامانج نیانە، ئامانجیان نییە. ئێستا ئەو مەکینەیە کە ئیش دەکا لەویا لە خۆیە لەناو خۆیە ئامانجی نییە. ئێمە ئامانجەکەمان بۆ دانا. ئامانجەکە ئەوەیە کە فێنکمان بکاتەوە، بەس ئەو بە ناچاری ئاوایە، ئێمە ناچارمان کردووە ئاوا بێت بۆ ئامانجێک کە ئێمە لە دەرەوە دەمان. ئێمە لێرا وەکو ڕوحە زیندوەکەی ناو ژیانی زیندەوەرەکانین کە ئامانجێکمان داناوە بۆ ئەوەی ئەم جۆرە پارێزراو بێ، بەڵام دێنین ئەم زیندەوەرانە فشار دەخرێنە سەریان لەناوە بۆ ئەوەی یەک بگرن بۆچی بۆ ئەوەی ئەو کارە بکەن. و لەناو ئامێرەکانیشا ئێمە بە فشار ئەم بوونەوەرە نازیندوانە کۆ دەکەینەوە ئیشێکیان بێت. و کاتێک ئەگەر سێری مرۆڤ بکەین، مرۆڤ ئەسڵەن وەکو ڕوحی گیانەکە وایە، یعنی لەو ئاستایە چونکە دەتوانێت گیان دروستکات. بەڵام لای زیندەوەرەکان ئەو ڕوحە کە فرمانەکان دەنێرێ بۆ ئامانجەکەی کە خۆی دەیەوێت جێبەجێ بکە، زیندەوەرەکان پەیوەندیان بەمەوە نییە، زیندەوەرەکان تەنها بە فشارەکە ئەم کارە دەکەن. اینجا بابینەوە سەر ئەوە کە مرۆڤ چۆن بوو زیندەوەرێکی نەتوان. وتمان گرنگترین شت نەریتە لە ناو زیندەوەرەکان. مرۆڤ بێ نەری لەدایک چەند شتێکی ئەساسی تایە لە ناو خۆیە، بەڵام ئەم شتە ئەساسیانە یعنی نەریتێکی سادەی تایە کە بۆ پاڵنەرانە ئیش دەکا کە باسم کرد، بەڵام ئەمەندە بەس نییە بۆ ئەوەی مرۆڤ ئەسڵەن بمێنێتەوە لە ژیان. یعنی ئەگەر بێت و بوونەوەرە ئاگامەندەکە فریان نەکەوێ نەریتی بۆ دابێنێ تا توانەکانی بەپێ ئەو نەریتە بەکاربێنێ، ئیمکان نییە ئەسڵەن مرۆڤ بتوانێت وەک زیندەوەرێک بەرگری لەوە بکا کە بمێنێتەوە. بۆچی؟ ئێمە مرۆڤ دەبینین لە مێشولێک، لە زەردەواڵەیەک دەترسین، لە مشکێک دەترسین، و هەست دەکەی مرۆڤ وەکو ترسنۆکترین بوونەوەر وایە، باشە، بەس ئەوەی کە لەم ترسە ڕزگاری دەکات. زیندەوەرەکە خۆی نییە. ئەو بوونەوەرە ئاگامەندەیە کە نیشانی دەدا کە نەریتی بۆ دادەنێ بۆ ئەوەی توانەکانی بەکاربێنێ، و متمانەی بەخۆی پێدەدا دەتوانێت بەرگری بکە، دەتوانێت مشکەکە بکوژێت، دەتوانێت شێرەکە بکوژێت، دەتوانێت بەرگری بکە لەمانەوە خۆی لە بەرامبەرەوە. ئەگەر بێت و بوونەوەرە ئاگامەندەکە نەریتی نەداتێ، ئەو نازانێت توانەکانی ناتوانێت بەکاربێنێت. بۆچی؟ چونکە سروش نەریتەکەی پێ نەداوە. کە سروش نەریتەکەی پێ نەدابێ، ئەو کاتەی توانەکانیشی هەبێ ناتوانێت بەکاریان بێنێ. کە نەیتوانی بەکاریان بێنێ، لەو ململانەیە کە لە تووشی دەبێت لە دەرەوە بۆمانەوەی شکست دێنێ.
ئەمە گەر نمونەیەک بێنینەوە وەکو ئەوە وایە یاریەکی تۆپی پێ هەیە ئێمە کەسێک دێنین نەریتی یاریکردنەکەمان پێ نەداوە دەیخێنە ناو یاریەکەوە ئەمە چی لێ ئەمە بەرشەکی ئەو لاش دەکەوە بەرشەکی ئەم لاش یانی شتێکە ئەمە نەخۆی دەزانێت کوێیە نەدەزانێت سەربەچیە نەدەزانێت شەق لە تۆپەڵدا نەدەزانێت ئەم تۆپە بۆچی ئاوا دەکەن تۆ ئەمە بێنە پێش چاوتان لە ناو ساحەیەکی تۆپی پێە کەسێک دێنین کە قەت نازانێت ئەو یاریە چیە دەخێنە ناو یاریەکەوە مرۆڤ ڕێک لە ناو زینداوەرەکانە وەکو ئەو ئەمە وایە ئەم مرۆڤە وایە کە ئێمە بخێنە ناو یاریەکەوە ئەم مرۆڤە چی پێ دەکەن کە نەریتی نیە وە پرۆگرامی نیە ئێستا و نەریتانەی ئێمە ئیشی پێ دەکەین بە سروشتی وەرمان نەگرتو ئێستا بۆ نمونە زمان نەریتێکە ئەم زمانی کە من پەیوەندی پێ دەگرم لەگەڵ ئێوە ئەمە نەریتێکە ئەم نەریتە ئێمە بە سروشتی لە ناومانە نییە پیشەکان ئەوانەی کە دەیکەنەوە هەموو نەریتێکە ئەم هەمووی بۆ جێبەجێکردنی فرمانێکە ئەمانە وجودیان نییە و ئەم ئەوەی کە فریای ئەم بوونەوەرە ناتەواوە دەکەوێت کە ناتەواوترینی زیندەوەرەکانە بوونەوەرێکی ترە کە سەر بە دنیایەکی ترە لەژێر حکمی فرمانەکانی ڕۆحی زیندوویە و جیانانیە ئەوەی کە حکمی ئەو جیانی زیندەوەرەکان دەکات و چونکە ئەگەر ئەمە لەژێر ئەو ناچاریا بێ ئیمکانی ئەوەی نییە بتوانێت نەرید دابێنێ نەرید داهێنان بۆ زیندەوەرێک وەکو وایە ڕۆحی ئەو جیانە تۆ نەفی بکەیتەوە بەڵێ من لە جیاتی تۆ بۆ ئەم زیندەوەرە من نەرید دادەنێ تۆ نابێت نەریدی بدەیت لەبەرەوە ناکرێت بڵێن مرۆڤ زیندەوەرێکە وەک زیندەوەرەکان و تەنها ئەوەندەیە زیرەکیەکەی زیاتر مێشکی گەورەیە لەبەرەوەی مێشکی گەورەیە قودرەتی ئیستیعابی شتەکانی زیاترە لەبەرەوە زیرەکیەکەی زیاتر کە مەوزوعەکە لە زیرەکیانە مەوزوعەکە لەوایە کە مێشک ئەگەر ڕەبت بێ بە زیرەکی و وەرگرتنی داتا و بەکارهێنانی و ئەمانەیەوە مێشک ناتوانێ نەریدا بێ مێشک لەژێر جەبرێکە ئیش دەکات وە شتێک بە ناوی ئازادی لە ناو ئێمانە کە ئێمە بتوانین شتێک گەیە لەژێر جەبرێکە کە ناچار دەکرین ئێمە بتوانین نەیکەین و ئەمە وجودی لەبەرەوە ممکن نییە بوونەوەرە ئاگامەندەکەی ناو مرۆڤ سەر بە گیانی زیندەوەرەکان و ممکن نییە لە گیانی زیندەوەرەکانەوە ئێمە بتوانین هەڵێنجان بۆ ئەم بوونەوەرە ئاگامەندە بکەین بڵێن دەکرێت بۆی ئەوە واکە لەگەڵ ئەم بیا بەرکەوتنی ئەیە نازانم چی بەوەی جینەکانی دەگۆڕێت و دەبێت بەبکەدە ئەمە ممکن نییە چونکە جۆری ئەو توانایانەی کە زیندەوەرەیەتی و دەکرێت ئەگەر ئەمەش وابێ لەگەڵ دەوروبەرەکە بۆی ئەوە کە ئەو توانایانەی بەکاردێنێت دواتر بە جینی بگوازێنەوە بۆ نەوەکانی کامەش سەلماندنی بەڕاستی جێگەی گومانە یعنی ئەگەر ئەمە وابێ ئاگامەندی لە زمنی ئەو توانایانە نییە کە لە ناو ژیانە بایۆلۆجیەکە لە زمنی ئەوانە یعنی بالقوە لە ناو زیندەوەرەکانە بەتوانە ئەمە نییە کە لە کاتێکا بۆی دەوروبەرێکی دیاریکراوەوە چالاک بوو بێت و دواتر بە جینان بگوازێتەوە و ئەوەی لە ناو گیانی زیندەوەرەکانە هەیە و ئەو نەریتە ناچارانەی کە دەگوازێتەوە ئەمە لە ناو گیانی مرۆڤانی مرۆڤ نەرید گۆڕە نەرید دایەنیشە و لێرەوە مرۆڤ بوونەوەرێکی کۆڵۆنیالیستە
هیچ زیندەوەرێک ناتوانێت کۆلۆنیالیست بێت. تەنها مرۆڤ دەتوانێت کۆلۆنیالیست بێت. سیمیناری یەکەم ئاماژەم بەوەدا باسی ئەوە دەکەین کە مرۆڤ تاکە بوونەوەرێکی ناوەند جیهانەیە کە کۆلۆنیالیست. دەمەوێت بەر لەوە باس لەوە بکەم مەبەستم لە کۆلۆنیالیست چییە؟ کێیە کۆلۆنیالیست؟ وە کێیە کۆلۆنیزە کراوە؟ ئەوەی کە کۆلۆنیالیست ئیشەکەی لەسەر دەکات. تاوان کۆلۆنی بە معنای شوێنێک بێ کە ئاوادان دەکرێتەوە و ڕێب دەخرێت و ئەوانە، یعنی وشە عەرەبیەکە ئیستیعمار بەکار هاتووە وەکو لە تعمیرەوە هاتووە، یعنی شوێنە تعمیر بکەیت. بەڵام واتایەکی زۆر سەربی وەرگرتووە، واتای داگیرکاری وەرگرتووە کە گروپێک دێن گروپێکی تر داگیرە. لەبەرەوە لەلایەن داگیرکراوەکانەوە بیرکردنەوەیەکەیە، لەلایەن داگیرکەرەکەەوە بیرکردنەوەیەکی تر. ئەو ڕوپیەکان دوای ئەوە کە پەیوەست بوونەوە بە بوونەوەرە ئاگامەندەکەیانەوە لەگەڵ دیکارتە. تاوان میتۆدی دیکارت میتۆدەیە کە باسی ئەو ڕێگایە دەکات کە چۆن مرۆڤ دەتوانێت وەک مرۆڤ وەک ویستەکەی خۆی چیەتی بوونەوەرە ئاگامەندەکەی هەڵگرێت. یعنی دیکار لە تەئەملاتەکانیە تێڕامانەکان، تاوان ئەو تێڕامانەکان ناوشانێکی فەرعیشی هەیە بە ناوی سەلماندنی بوونی خودا، یعنی دوو ناوشانە. و باس لەوە دەکات دیکارت هەتا مرۆڤ تەمەن ڕێگاکە کە پیایە دەڕوا ڕێگای گەڕانە بە شوێن بوونەوەرە ئاگامەندەکە، کە ئەو دواتر لە زیندەوەرەکە و تواناکانی زیندەوەرەکە و تەنانەت ئەو نەریتانەی کە توانەکانی پێ بەکاردێنێەوە دەرەوە پێداوە، چکە مرۆڤ وتمان لە دەرەوە نەریت وەردەگرێت. و هیچ زیندەوەرێک لە دەرەوە توانای وەرگرتنی نەریتی، یعنی نەریتەکەی خۆی کە هەیەی نەریتی ئەساسی. بۆچی؟ چونکە خۆی لە ئەساسەوە نەریتی تایە، کە خۆی نەریتی تیا بوو تۆ ناتوانانی نەریت، یعنی پڕە نەریتەکە و شوێنەی کە نەریتەکە بە شکڵکی بایۆلۆجی لە پێی دراوە، لە ناوە لەگەڵ وجود یا پێی دراوە. لەبەرەوە وایە کە ئەو بۆ نمونە کۆمپیوتەرێک بێ بەرنامەکەی تیادانداگە بەرنامەی کارکردن، بەس مرۆڤ کە لەدایک دەبێت بەبێ پرۆگرامەکە لەدایک. هەر ئەوەشە کە لەناو مرۆڤ شیانێکی تایە، یعنی دەشێ بۆ ئەوە توانایەکی تایە لە ناوەوە، جۆرێک لە مادەی کە دەکرێت بڵێن جۆرێک لە مادە یولا، یعنی جۆرێک لە کەرەستە کە تۆ نەریتەکان بچن لەوێ ئەو نەریتانە جێگیر ببن و دواتر ئیشکە. بەڵام ئەمە لە زیندەوەرێکی ترایە. بۆ نمونە مەیمونێک بێنین کە وەکو لە ڕووی بایۆلۆژیەوە نزیکترین زیندەوەرە لە مرۆڤەوە، ئەگەر بێنین ناتوانین زمانی فێر بکەین، دانیان نەریتی زمانی فێر بکەین. زمان نەریتە لەگەڵ کۆمەڵە داتا پێشتر لە ئەوانەکانی پێشوە سینارەکانی پێشوو باسمان کردن. یعنی چی؟ یعنی ناتوانی جیانی ئەو جیانەی کە تۆ هەتا بیگوازیتەوە بۆ ئەو و نەریتەکانی خۆتی ئەو نەریتانی پێ بدەیت بۆ ئەوەی نەریتەکان دامەزرێنی لە ناویا بەو نەریتەکان بکە. ناتوانی نەریتی خێزانەکەی فێر بکەیت، یعنی وەکو ئەندامێک لە ئەندامەکان چۆن هەر منداڵێک تۆ دەتوانی نەریتی خێزانی فێر بکەیت، ئەوە باوکەوە دایکە دەبێت لەگەڵ ئەوە وا هەرسو کۆت بکەیت، لەگەڵ ئەمە وا هەرسو کۆت بکەیت، لەگەڵ ئەماوی نەریتە. هیچ زیندەوەرێک ئیمکانی ئەوەی تیان نییە، شیانی ئەوەی تیان نییە کە تۆ لە دەرەوە نەریتی بێت.
لەبەرەوە نەریت وەرناگرێت. ئەمە گەر نمونەیەکتان بۆ بێنمەوە بۆ ڕوونکردنەوە، یعنی تۆ بۆ نمونە دەتەوێت لە ئاو شمشێرێک بستیت یا لە نەوت شمشێرەس بستیت، مادەیەک بێکە بڵێن نەیبەستێت بۆ ئەوەی زیاتر ڕوو دروست ناکرێت، چونکە ئەو فۆرمەی دەدەیت وەری ناکرێت. وەکاتی ئەم نەریتانەش تۆ دەدەی بە حیوانەکە زیندەوەرەکار زیندەوەرێک نەریتەکان ئەو مادەیە تایە نییە کە ئەم نەریتە وەردەگرێت. بەڵام بۆ نمونە تۆ دەتەوێت لە ئاسن شمشێرێک بووسکەی، ئەو کاتە تۆ فۆرمەکە وەردەگرێت. فۆرم سادەترین یەکەی نەریتیە، یعنی تو کە فۆرم دەدەیت بە شتێکانی نەریتێکی دەدەن. فۆرم هەر خۆی نەریتە، بەڵام نەریتی بوونە، نەریتی کارکردن. نەریتی بوون وجودی فۆرمی ئەو شکڵە جێگیر دەکات و پێی دەڵێ ئاوابە. باشە ئەوی تریان نەریتی کارکردنە، ینی دوایەوە بوونەوەرەکان فۆرمەکان وەردەگرنەوە کاتە لەگەڵ یەکا دەکەونە ناو پەیوەندی بە نەریتێکی تر کە نەریتی کارکردن. و مرۆڤ بە شکلێکی بایۆلۆجی وەکو حیوان ئەم نەریتەی بۆ ناگوازێتەوە. یعنی ئەستا ئەو نەریتەی کە ئێمە ئەمانە بۆ ژیان لە ناو خورماڵە کۆی نەریتەکان کۆمەڵە نەریتە، یەک نەریت نییە، دەربێت دابەشیان بکەیت دەتوانین نەریتەکان جیاکەیتەوە. بۆ نمونە کە تۆ دەچیتە بازاڕ شت دەکڕی نەریتێک لەوێنیش، یعنی بە نەریتێکیش دەکەی، مامەڵە دەکەی لەگەڵ کڕیانەکان. تۆ لە ماڵەوە کە لەگەڵ دایک و باوک و مناڵەکان دەجوڵیتەوە نەریتێکەیە لەوێ پێڕەوی دەکەی. تۆ لەگەڵ هاوڕێکەتا نەریتێکەیە، لە مەکتەبە لەگەڵ مامۆستاکە نەریتێکەیە، لە دەچیت پیشەیەک فێربی نەریتێکەیە بۆ فێربوونەوە پیشەیە. ئەمانە هەمووی نەریتن، ینی ئەمانە هیچی بە شکلێکی بایۆلۆجی بۆ ماوەی بایۆلۆجی بۆ ئێمە نەگوازران. وەک ئەمە لەسکی دایکمانەوە نەمانێنەوە، نییە لەڵێ لەسکی دایکەوە نەوێتی، لەسکی دایکمانەوە نەمانێنەوە. ئەی چۆن ئەمە بزانین؟ ئاوا دەیزانین ئەگەر منداڵێک لێرە لە دایک بێبی بین بۆ ناو کولتورێکی تر، مانتەقەیەکی تر کە نەریتەکانی جیاوازە نەریتەکانی وەردەگرێت. و مرۆڤ شیانی نەریت وەرگرتنی تایە لە دەرەوەی خۆی، بەڵام مەیمونێک تایە نیە. ئەمە ئەوە نییە بڵێ ئینسان توانایەکی زیاتری هەیە، زیرەکیەکەی زیاترە منێشکی زیاترە. دەبیان پرسیارە جواب بدرێتەوە بۆچی مەیمون نەریت وەرگر نییە، نەریت گۆڕ نییە، نەریت داهێن نییە؟ ئەمە تەنها توانایەک نییە. کاتی ئێمە کورتمان کردەوە لە توانایەکە کە زیرەکی مرۆڤ زیاترە و داهێنانمان وازانی عیبارەتە لە یاریە کە ئێمە بە زیرەکی دەیکەین لەم یاریە بە ئەگەرەکان شتێکدا دەهێنین. ئەو کاتە دەڵێن ئەوەی لاقەی بە تەتەورکردنی پەرسەندنی مێشکەوە هەیە و مێشک ئیستیعابی مێشکی ئینسان ئیستیعابی زیاترە. بۆچی؟ چونکە مێشکەکەی گەورەترە. لە کاتێکە یەکێک لەو زانایانە لەم بارەیەوە دەڵێ چی؟ دەڵێ ئەگەر ئێمە مشکێک بە مێشکی مرۆڤ بەراورد بکەین، مێشکی مشکەکە گەورەتر لە هی مرۆڤەکە. بەڵام لەکوێوە؟ لەوێ بکە مێشکەکە بە پێی جسمی مشکەکەی ئەمە قیاسی بکەین، لەگەڵ مێشکەکە بە پێی جسمی مرۆڤەکە قیاسی بکەین، ئەو کاتە مێشکی مشکەکە گەورەتر لە مێشک. یعنی بە پێی جسم. مێشک بەوە دەزاندێت کە ئیدارەی دەستە بکە. باشە؟ ئەی باشە بەس ئەم توانای داهێنان و ئەوانەی کە هەیە لە مرۆڤە کە نەریت دادێنێ، ئەمە عیلاقەی بەمەوە نییە، بە بەکارهێنانی تواناکانەوە نییە. یعنی لێرە تەنها باس لە بەکارهێنانی باشتری تواناکان دەبێت. بەکارهێنانی باشتری تواناکان دەبێت بە نەریتێک بێت. ئەی ئەم نەریتە لەکوێوە دێنی؟ لە کاتێکە لە ڕووی بایۆلۆجیەوە ئەو نەریتانە جێگیرن. و ئەم نەریتە هەر ئەسڵەن نەریتێکی بایۆلۆجی. بۆچی؟ چونکە ئەمە پەیوەندی مرۆڤ لەگەڵ دەوروبەرەکەیە دروست دەکات بە جۆرێک کە مرۆڤ دەتوانێت کۆڵۆنیزەی بوونەوەرەکانی تر. ئەمە کێشەیە. ئەمە چۆن دەتوانیت تۆ ئەمە جواب بدەیتەوە؟
کاتێک کۆمەڵە شێرێک دەچن دەدەن بە سەر کۆمەڵێک ئاسکە ئەمە کۆلۆنیزەیان ناکەن وێرانیان دەکەن یعنی لەم پرۆسا بیناکردن نییە لەبەرەوە زیندەوەرەکانی تر ڕووخێنەرن بیناکردنی زیندەوەرەکانی تر نەریتی خۆیان ناگوازنەوە بۆ ئەوانەی کە داگیریان دەکەن مرۆڤ تاکە بوونەوەرێکی کۆلۆنیالیست بەم مانایە مرۆڤ یەکەم جار ئەوەی کۆلۆنیزەی دەکات زیندەوەرە تا تەواوەکەی خۆی زیندەوەرە ناتەواوەکەی خۆی نەریتی بوونەوەرە ئاگامەندەکە لێرە کە دەڵێم مرۆڤ مەبەستم ئەو مرۆڤەیە کە ویستەکەی شێتی بوونەوەرە ئاگامەندەکەی هەڵگرتووە یعنی مرۆڤەکە مرۆڤ شتێکە یا دەبێت ببێت بە ئاگامەندەکە یا دەبێت بە ئاگامەندەکە یا دەبێت بە زیندەوەرە ئەگەر ویستی خستە ژێر فرمانی گیانی زیندەوەرەکان و پاڵنەرەکان کاریان بەو کرد ئەوە ویستی بە پاڵنەرەکانیش دەکات یعنی ویستی خستووەتە ژێر ڕکێفی پاڵنەرەکان و پاڵنەرەکان پاڵی پێوە دەنێن ویستی ئەمیش کارەکە جێبەجێ بەڵام کاتێ ویستی دەخاتە ژێر فرمانی جیهانی بوونەوەرە ئاگامەندەکە ئەو کاتە فرمان لەوێەوە وەردەگرێت و ویستەکە و فرمانە جێبەجێ دەکات و کاتێک ئەم فرمانەی جێبەجێ کرد دەبێتە بوونەوەرێکی ناو جیهانی ئاگامەندەکە کاتێک بە پاڵنەرەکان ئیشی کرد ویستەکە دەبێتە زیندەوەرێکی ناو جیهانی زیندەوەرەکە بەڵام ئێمە ئەومان وت کە بوونەوەرە ئاگامەندەکەیە دەتوانێت نەریت دروستکە بۆ ئەم بوونەوەرە ناتەوە یعنی بوونەوەرە ئاگامەندەکە ئەم زیندەوەرە کە ناتەواوە و جیهانی زیندەوەرەکان یا ڕۆحی ئەو جیهانە نەریتەکەی پێنەداوە بە بەتاڵ لە نەری دروستی کردووە بە نوقسانی هێناوێتی بوون ئەم ئاگامەندە لە ناویە دێت نەریتەکەی پێدەدا و دەیکا بە زیندەوەرێکی کام جاو کاتی کە دەیکا بە زیندەوەرێکی کام اینجا مرۆڤەکە ویستەکەی یا دەخاتە ژێر حکمی ئەم زیندەوەرە کامڵە یا دەخاتە ژێر حکمی بوونەوەرە ئاگامەندەکە یعنی فرمانەکانی ئەو جیهانە یا فرمانەکانی ئەم جیهانە بەڵام بەچیەوە بە نەریتەکانەوە چونکە بەبێ نەریتەکان کە ئاگامەندەکە خۆی بۆی دروست کردووە ناتوانێت بمێنێتەوە توانەکانی هیچ ناکات کەواتە بوونەوەرە ناتەواوەکە قەرزاری بوونەوەرە ئاگامەندەکەیە ئەگەر ببێ بە زیندەوەرێکی تەواویش یعنی ئەوەی دەیکا بە زیندەوەرێکی تەواو کێیە بوونەوەرە ئاگامەندەکەی کەواتە یەکەم شت کە کۆلۆنیزەی دەکا زیندەوەرە ناتەواوەکە کۆلۆنیزەی بەچی بەوەی کە نەریتەکانی بۆ دادێنێ و پێی دەدا دەبێت ئەم زیندەوەرە ناتەواوە بەپێی ئەو نەریتانە توانەکانی بەکارێت بەڵام لێرە شتێکەیە بۆ ئەوەی ڕوونتر بێ لەلاتان کاتێک گەم بوونەوەرە ئاگامەندە بە نەریتەکانی خۆی دێت غەزووی زیندەوەرە ناتەواوەکە دەکا یعنی دێت داگیری دەکا نەریتەکانی خۆی پێدەدا و ناچاری دەکا بەو نەریتە بجوڵێتەوە هەلێرە ئاگامەندەکە حسابێکی کردووە بۆ نەریتە سەرەتاییەکەی کە وتم ئیمکانی ئەوە نییە مرۆڤەکە پێی بمێنێتەوە لە ناو مرۆڤەکە نەریتە سەرەتاییەکە چی؟ وتمانە ئەو زیندەوەرە ناتەواوە دوو فرمانەیە دەبێت جێبەجێ بکە بەڵام نەریتی بۆ جێبەجێکردنەکە نییە ئەگەر نەریت نەبێ شتێکی ئەساسی هەیە ئەویش ئەوەیە کە بە حکمی ئەوەی بۆ نمونە لە فرمانی پاراستنی جۆرە نێرێکمانەیە لەگەڵ مێیەک ئەم نێر و مێیە یعنی هەر نێرێک دەتوانێت لەگەڵ هەر مێیەک کۆب بێتەوە بۆ خستنەوەی نەوەی بەڵام هەر نێرێک لەگەڵ هەر مێیەک ئەمە نەریت نییە ئەمە وجودی نێر و مێکە ئەوەیان کردووە کە ئەم دوانە شیانی ئەوەیان تایە بۆ ئەی نەریت چییە؟
نەریتەکە ئەوەی کە هەیە تەبەن ئەمە لەگەڵ خۆیان هەڵدەگرێ فرمانی پاراستنی جۆرە ئەم زیندەوەرە ناتەواوە تایەتی و دەبێ ئەو فرمانی پاراستنی جۆرە کە کۆبوونەوەی نێرومەیە کە بۆ ئەوەیەکی تر بخرێتەوە ئەمە حسابی بۆ کراوە لە نەریتەکەی کە بوونەوەرە ئاگامەندەکە بۆی داناوە یعنی بە جۆرێک لە جۆرەکان ئەم نەریتە نەفی دەکاتەوە دەخاتنەوە خۆی یعنی چی؟ یعنی دەبێ ئەم زیندەوەرەی کە کۆلۆنیزەی دەکا دەبێ نەریتەکە کە خۆی هەیەتی ئەوە ساز بکاتەوە لەگەڵ نەریتەکەی کە پێی دەدرێ ئینجا جێبەجێ بکە وەلەو شوێنە ئەو نەریتە کە پێی دراوە ئەگەر بێت و لەگەڵ ئەم نەریتەی خۆیە کە ئەساسیە دوش بێتەوە دەبێ نەریتەکەی تر جێبەجێ بکە بۆ ئەوەی زیاتر بۆتان بکەم خێزان کە یەکەی بوونەوەرە ئاگامەندەکە دووسی کردووە نەریتی بۆ دانەوە لەناو خێزانە ئەگەر ئێمە بەپێی یاسا ئەساسیەکە بچین بەڕێوە کە هەموو نێرێک لەگەڵ هەر مێیەکات دەتوانێت کۆ ببێتەوە ئەمە لەناو خێزانە ڕوونە یعنی نێرەکانی ناو خێزانێک بەپێی ئەو نەریتەی کە بوونەوەرە ئاگامەندەکە دایناوە بۆ ئەم زیندەوەرە ناتەواوانە وەکات بۆیان نییە کە ئەسەر بۆیان نییە کە نێرەکان لەگەڵ مێیەکانە لە ناوێک خێزانە کۆ ببنەوە چکەوانە خوشک بن کۆمەڵە کاتیگۆری تر هەیە کە لە ناو زیندەوەرە ناتەواوەکانی بەڵام کۆبوونەوەی نێرومێکان قەدەغە نەکراوە یعنی نێرومێک کۆ بێتەوە بەڵام کام نێر لەگەڵ کامێک کۆ بێتەوە ئەمە نەریتی بۆ دەرنەوە وە کاتێک لەناو خێزانەکان نێرێک لەگەڵ مێیەکە کۆ دەبێتەوە ئەمە باوکو دایەکەوە شتێکی ئەساسین لە دەرەوە هاتووم وەکو دوو تخمی بنچینەیی لەناو خێزانەکە هەن بۆ ئەوەی خێزانەکە دروست بێ بە دایک و باوک بە ژن و پیاوێکە کۆ دەبنەوە خێزان دروست نابێت نەوەکان خێزان دروست نەوەکانن منداڵێکە کە ژنەکە دەکات بە دایک و پیاوەکە دەکات بە باوک یعنی ژن و مرد وەکو ژن و مرد خێزان نین ئەمە تەنان نێرومەیەکە کۆ بووە خێزان کۆمەڵە کاتیگۆری تریە ئەم دوو نێرومەیە ئەساسین بۆ ئەوەی خێزانێک بێتە بوو کە ئێمە لە ناو جیهانی مرۆڤەکانە باس لە پەیدابوونی مناڵە ناکەین باس لە پەیدابوونی خێزانێک دەکەین یعنی ئەگەر دروستبوونی نەوەیەک لە ناو نێرومەیەکی زیندەوەرەکانە بۆ پاراستنی جۆر بێ ئەمی تریان بۆ پاراستنی یەکە ئەساسیەکەیە کە خێزانە یعنی خێزانێکی تر دەخاتەوە دوو خێزان پێکەوە یەکیان نێرێک دەدا یەکیان مێک خێزانێک دەخاتەوە ئەمە نەریتە ئەم نەریتە ئاگامەندەکە دروستی ئەمە نهاتوە ئەوە لەبەرەوە ئەسڵەن نەریتەکانی خێزان وەکو یەکەیەک نەریتی جۆرە و جۆر لە ناو مێژووە هەبووە لە ناو خێزان لە ناو ئەو خێڵە سەرەتاییانەی کە تا ئەم دواییەش مابوون و دراسە کراون شێوازی خێزان ئەم شێوازیەک شێواز نییە شێوازەکە دەگۆڕێت یعنی بۆ نمونە لە شوێنەکە نەوەی دووەم بۆیان نییە زەواجکەن یعنی ئامۆزاکان بۆ یەکتری مەحرەمی بەڵام لە ناو خێزانێکی ترە ئامۆزاکان بۆ یەکتری جۆرێکی تر لە خێزانە ئامۆزاکان بۆ یەکتری دەبن لەوانەیە لە خێزانێکە پورزاکان بۆ یەکترن ئەوە ینی دەگۆڕێت ئەمە دەگۆڕێت تەنان باسی شێوازی تر لە خێزان دەکەن کە هەر ئەم شێوازە تەقلیدیە نیە ئەنتۆپۆلۆجیستەکان ئەوانەی گەڕاون لەنەوە خێڵە بیدایانە دراسەی جۆری خێزانیان کردووە باسی کۆمەڵی جۆر لە خێزان دەکەن ئەوەی کە گرنگە من لێرە بێڵێم بوونەوەرە ئاگامەندەکە چۆن ئەم پرۆسەی کۆڵۆنیزەکردن ئەنجام دەدات ینی لەسەر چی لەسەر زیندەوەرە ناتەواو بەوەی کە نەریتێکی پێدەدا و ئەو نەریتە لە زمنیان نەریتەکەی خۆی هەیە و نابێ ئەو نەریتە لە شوێنە ئەوەی خۆی لە شوێنەکە جێبەجێ بکە کە لەگەڵ ئەم نەریتە دژ بێت دەبێ ئەم ئان بێتەوە لەگەڵ ئەگەر بینەوە بۆ مۆزۆی کۆلۆنیالیزم بە معنە باوەکەی کە هەیە کاتێک ئەوروپا دێت بۆ ڕۆژهەڵات
ئەوروپا بە کۆمەڵێ نەریتی خۆیەوە لەگەڵ ئەوەشا کە بە کۆمەڵێ نەریتی خۆیەوە دێ بۆ کۆمەلگاکانی ئێمەش کۆمەڵێ نەریتی خۆمانەیە بەڵام ئێمە دەبێت نەریتەکانی خۆمان لە فۆرمی لە چوارچێوەی نەریتەکانی ئەوانە جێبەجێ بکەین بۆ نمونە نەریتی خوێندن جاران لە حوجرەکان بوو مەدرسەیەکی ئاینی هەبوو ئەمە گۆڕا بەو مەکتەبەی کە ئێستا هەیە و ئەم نەریتی خوێندنە هی ئێمە نییە ئەو نەریتە هی ئەوانە وەشتانێکی ترەیە تەنانەت ژوور بەرگەکانمانیە یعنی نەریتەکانی ئەوانمان وەرگرتووە ئێمە کۆڵۆنیزە کراوین لەلایەن ئەوانەوە بۆچی چونکە ئەوان توانیان کۆمەڵێ ینی پەیوەست بوونەوە لەگەڵ دیکارتا وەکوتم ڕێگای پەیوەست بوونەوە بە بوونەوەرە ئاگامەندەکەوە ڕێگاکەیان دۆزیەوە وە کۆمەڵێک لەو مرۆڤانە توانیان پەیوەست بوونەوە بە بوونەوەرە ئاگامەندەکەوە بۆ ئەوەی کۆمەڵێ نەریت دابێت ئەمە لەوانەیەش پرۆسەیەکی بەو شکڵەش نەبوو بێت کە ئێستا من باسی دەکەم بەڵام مەیلێکە بۆ بوونەوەرە ئاگامەندەکە ئەم مەیلە بەرەو ئەوە دەبا کە لەگەڵ بوونەوەرە ئاگامەندەکە ڕەبت بیتەوە ئەویش نەریتەکانت بداتێتەوە نەریتەکان دابێت ئەم نەریتانە کە داهێنران ئەو کاتە ینی ئەگەر تۆ توانای داهێنانی نەریتت نەبێن ناتوانانی کۆڵۆنیالیسمی کۆڵۆنیالیستەکان بە چەک و تەقەمەنیەوە نایەن بە کۆمەڵێ نەریتەوە ئەوی تری بۆ نمونە کە تۆ لەسەر دەمی خەلافەتی عەباسیە کاتێک تورکەکان دێن هۆلاکەوە دێ ئەمە کۆڵۆنیالیزم نین ئەمانە وێرانکەرن هەروەکەوە وایە شێرەکە بدا بەسەر ڕاستەکان ئەمە ڕێک بە پێچەوانەوە کاتێک کە دێنە ناو دنیای ئیسلامەوە ئەوان نەریتەینەکانی خۆیان فرێدەدەن و نەریتی کۆمەلگاکە وەردەگرن بەڵام لە شوێنێکی تەوە وێرانی دەکەن یعنی کۆڵۆنیالیستەکە دەبێت بە داگیرکراوەکە کۆڵۆنیزەکراوەکە دەبێت بە داگیرکەن بۆچی چونکە خۆی نەریتەکانی ئەوان نەریتی لاوازن و ئەمان نەریتەکانی ئەمان وەدەگرن زانایەکی کوردەیە لەگەڵ کەسێک دەچم بۆ لای هۆلاکۆ دیارە دوایەوە کە دنیای کاول کردبوو هۆلاکۆ مناڵێکی هەیە زانا کوردەکە هەوا سێری مناڵەکە دەکاوەکو بڵێی ئەوە نییە تۆ مناڵێک دەبینیتت لە لاترینە خۆشەویستە ئەوا جۆرێکە هۆلاکۆش دەبینێ کە ئەوە هۆلاکۆ پێ دەڵێ ئەو مناڵان فێری دینەکەی خۆتان کە دینەکەی ئەمە ئەوە نییە لەبەرەوە دەبێ مناڵەکەم نەریتە ئاینەکەی ئەوە یعنی چی یعنی فعلەن تورکەکان کۆڵۆنیزە دەکرێن ئەوان داگیر دەکەن بەڵام کۆڵۆنیزە لەلایەن ئەو کولتورەوە کە داگیری دەکەن کاتێ من وشەی کۆڵۆنیالیزم بەکاردێنم کۆڵۆنیالیست بەکاردێنم کەس ئەوەی کۆڵۆنیالیستە ئەوەیە کە بەرلا مشتێک داهێنەری نەریتە وە کۆمەڵە نەریتی هەیە و ئەم نەریتانە بە شێوەیەک دایڕشتوون کە دەتوانێت ئەم بوونەوەرە کە خۆی نەریتێکی هەیە بێنێتە ناو جیهانەکەی خۆی یعنی ئێستا ئێمە لە ناو جیهانی ئەو جیهانە دەژین کە ئەوانەی ئەم نەریتەیان دروست کردووە بۆ خۆیانیان دروست کردووە لە ڕێگەی بوونەوەرە ئاگامەندەکەیان یعنی ئێمە لە ناو جیهانێکە ئەژین کە ئەوان حکمی دەکەن کە ئەوان نەریتەکانیان داڕشن و حکمکردنەکەش لەوێەوە نییە کە بێت باز داگیرکردن نییە ئیلاقەی بەهێزەوە نییە ئیلاقەی بە نەریتەوە بوونەوە بابینەوە ئەم جاسەر بوونەوەرە ئاگامەندەکە و مرۆڤ بەناتەوە
بوونەوەرە ئاگامەندەکە توانای ئەوەی هەیە نەریت دانێ بۆ ئەم زیندەوەرە ناتەوە لە ڕێگەی داهێنانی نەریتەوە دەیکات دەێنێتە ناو ژێر حوکمی گیانەکەی نەریت شتێکە و فرمان شتێکی تر دەکرێ ئەم بوونەوەرە ئەم مرۆڤە کە زیندەوەرێکی ناتەواوە بۆی نەریتەکانی ئەوەی کە نەریتەکانی بۆ داهێناوە دەبێت با زیندەوەرێکی تەواو چونکەیتر ئێستا بەرنامەی تایە دەزانێت توانەکانی چی لێکە ئەگەر هاتوو بەو نەریتە فرمانی گیانی زیندەوەرەکانی جێبەجێ کرد یعنی فرمانی پاراستنی جۆر و فرمانی پاراستنی تاک یعنی پاڵنەرەکان حکمی ویستەکەیان کرد بەڵام لە ئەرسوکەوتەکەیە کە دەیە بگا بۆ ئەو پاڵنەرە ئەو فشارە لەسەر خۆی لابا بەپێ ئەو نەریتە کردی کە ئاگامەندەکە داهێناوە ئەمە ئەو بەوە دەکەوێتە ناو گیانی زیندەوەرەکان بەڵام بە نەریتی گیانە ئاگامەندەکەکان ئەگەر فرمانەکە لە ئاگامەندەکەەوە هات ئەم فرمانی ئاگامەندەکەشەر دەکرێت لە ڕێگەی ئەمان نەریتەوە جێبەجێ بکرێت ینی کێشەکە لە نەریتانە نەریت دەکرێت نەریت ئەوانە کۆ دەکاتەوە کە مەیلیان بۆ گیانی زیندەوەرەکان لەگەڵ ئەوانەی کە مەیلیان بۆ گیانی بوونەوەرە ئاگامەندەکەیە یعنی دەکرێت کەسێک کە لەژێر حکمی فرمانی ئاگامەندەکەیە بە نەریتێک بجوڵێتەوە کە ئاگامەندەکە عەقەبەندایناوە کەسێکیش کە بە حکمی پاڵنەرەکان دەجوڵێتەوە پێکەوە بە هەمان نەریتکار یعنی هی هەردوو گیانەکە نەریتی گیانێکیان بەکارێنن نەریتی ئەو نەریتە بەکاردێنن کە ئاگامەندەکە داهێناوە وە لێرە فرمان گرنگە لە نەریت جیا بکرێتەوە مرۆڤ لە ڕێگەی نەریتەوە نابێت لەگەڵ ئاگامەندەکە یەک ناگرێتەوە لە ڕێگەی فرمانەکەوە لەگەڵ هەیە یعنی چێتی بوونەوەرە ئاگامەندەکە لە ڕێگەی جێبەجێکردنی فرمانەکانی بوونەوەرە ئاگامەندەکەوە دەتوانێت ینی بەوە دەکەوێت دەبێت دەچێتە ناو گیانی بوونەوەرە ئاگامەندەکە نەک لە ڕێگەی نەریتەکە وەکو وایە نەریتەکە مشتەرەک بێت لە بینی گیانی زیندەوەرەکە تامان دوای ئەوەی کە ئەم نەریتە داهێنراوە چونکە مرۆڤەکە خۆی نەریتاینەکەی نییە بە بایۆلۆجیەکەی نییە نەریتێکی پێدراوە کە نەریتەکەی پێدراوە بۆتە زیندەوەرێکی تەواو لەوێوە کە نەریتەکە بەڵام بایۆلۆجی نییە لەوێ کە دەتوانێت توانەکانی بەو نەریتە بەکاردێنێ سیستەمی پاراستنی جۆر و سیستەمی پاراستنی تاکی گیانی زیندەوەرەکان جێبەجێ بکە دەشکرێ فرمانەکانی ناو گیانی بوونەوەرە ئاگامەندەکە جێبەجێ بکات لە ڕێگەی ئەمەندە ئەی چ کاتێک مرۆڤ دەبێت بە زیندەوەرێک کە تەواوە بەڵام بە نەریتی ئاگامەندەکە کاتێک کە نەریت جێگیر دەبێت کاتێک گەڕانەوە بۆ فرمانی ئاگامەندەکە دەوەستێت ئەمە تەبەن کە ئاوەیە جێگیرکرا ڕێک وەکو ئەوە وابێت ئەم نەریتە کە خۆی بایۆلۆجیە نەقڵ نەبووە یعنی بە ماوەی بایۆلۆجی نەقڵ نابێت بە ماوەی کولتوری نەقڵ دەبێت گواستەمەی لە دەرەوە بۆناوە وای لێ بێت وەکو وابێت بوو نەریتێکی جێگیری سروشتی بێ کە دەستلێدانی یعنی تەعاداکردن بێت لە وجود طبعا جۆرێک لە خەڵ هەیە بە درێژایی لەوانەیە 1000 ساڵ نەریتەکەی دەستکاری نەکراوە ئەمەی کە بە درێژایی 1000 ساڵ نەریتەکەی دەستکاری نەکراوە ینی بە درێژایی 1000 ساڵ نەکەوتوەتە ناو پەیوەندی لەگەڵ بوونەوەرە ئاگامەندەکە و فرمانی لەو وەرنەگرت و ئەم نەریتەی کە لە باوانەکانەوە نەقڵ دەکرێت بۆ ئینەکان وەکو چی لێ هاتووە وەکو نەریتێکی سروشتی سەر نەکرێت وەکو ئەوەیە کە بە بایۆلۆجی ئەم نەریتە چیە نەقڵ بوو بێت